لا قولك يا عربية هاتوا ضليت متمانمك بشخصك ببرادرك بخزمك بدوستك كوا نهێنی خەڵکانی ترت لا باسەکات چونکە تۆش نازانیت چ کاتێک دەور و کاتی تۆ دێت. ئیمامی حەسەنی بەسری بە ڕەحمەت بێ فەرمێت من نەممە لەکە نەممە عەلەیک، هەر کەسێک دوو زمانیت بۆ بێنێت قسەی خەڵکت بۆ بێنێت قسەی تۆش ئەبات. بۆیە باش وایە سیقە و متمانە بەو کەسانە نەکەی کە ئەسرار و نهێنی خەڵکت لا باسەکەن، ئەسرار و نهێنیەک کە ژیانی تیا لەبین بچێت، ئەو کاتە تۆش ئەبیت بە مەڕێک بۆ ئەم گورگە، ئەبیت بە نێچیری. بۆیە سیقە و متمانە بەو کەسانە مەکە کە سڕ و نهێنی خەڵک هەڵە ماڵن، زمانیان شڕە دەمیان شڕە، نهێنەکانی خەڵک هەڵە ماڵن، دڵنیابە کاتی تۆش دێت. بۆیە نهێنەکانت بپارێزە و ڕێژ مەدە خەڵک نهێنی خەڵکت بۆ بێنێت، ئەو نهێنیانەی کاگەر کەشف ببن خۆشی و تام و لەزەتی برایەتی و خزمایەتی و کەسایەتی نامێنێت.